وڵاتانی جیهان لە سەروبەندی ئەوەن چۆن ڕێکارێک دابین بکەن بدۆستنەوە بۆ پاکڕاگرتنی ژینگە. یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان بۆ پیسبوونی ژینگە ئۆتۆمبیلەکانی سەر شەقامەکان و لە هەمان کاتیشدا ئۆتۆمبیل یەکێکە لە پێداویستیە گرنگەکان. مەبەستمە لەگەڵ هاوکارانمە لەم بەرنامێدا باس لە بابەتێکی گرنگ بکەم کە ئۆتۆمبیلی کارەبایی تا چەند سوودی لێوەرگیراوە. بەشمارە و تەنها لە ساڵی 2023دا لە سەرانسەری جیهاندا 26 ملیۆن ئۆتۆمبیلی کارەبایی فرۆشراوە بە بڕی زیاتر لە 10 ملیار دلار. پلانی وڵاتانی ڕۆژئاوا تا ساڵی 2035 بەرهەمێنانی ئۆتۆمبیلی کارەبایی و سفر ڕێژەی دەردەری گازی ژەهراویە بۆ ناو ژینگە. ئەوەی تایبەتە لە هەولێری پایتەخت لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق زۆرترین ئۆتۆمبیلی کارەبایی تێدایە. ڕێکارەکانی هێنانی چۆنە لە هەرێمی کوردستان ئەو شوێنانەی دیاری کراوە بۆ بارگاویکردنی ئۆتۆمبیلی کارەبایی چۆنە، نرخی ئۆتۆمبیل، ڕێکارەکانی حکومەت چۆنە، ئایا هاوڵاتیان تا چەند ڕازین ئەگەر بێت و ڕێژەیەکی باش لە ئۆتۆمبیلی کارەبایی لە هەرێمی کوردستان بەکاربهێنێت تا چەند کاریگەری دەبێت لەسەر ژینگەی هەرێمی کوردستان. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامێدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. تا دێت ڕێژەی بەکارهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی لە جیهاندا لە زیادبووندایە. ئەمەش بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و پاتری بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەش و هەوا لە پێناو کەمکردنەوەی دەردانی گازی ژەهراوی بۆ ناو ژینگە. ئەم ئەزمونە بۆ هەرێمی کوردستان تازەیە. ئەوەی جێگای پرسیارە تا چەند ئەم ئۆتۆمبیلانە گونجاون و شێوازی بەکارهێنان و چاکردنەوەیان لە هەرێمی کوردستان چۆنە. تایبەت بە ئۆتۆمبیلی کارەبایی مەسا هەمووان دەزانین کە دۆستی ژینگەیە کەم مەسرەفە، ینی هەر کەسێ بیکڕێ دەڵێ من سوودی لێوەرەگرم لە زۆر لایەنەوە سوودم پێدەگەم. بەڵام ئەوەی کە بۆ خەڵک گرنگە کاتێک ئەم ئۆتۆمبیلە کارەبایانە کێشەیەکیان تێگێ بڵێن نازانن لەکوێ چاکیکەین. ئایا ئێستا ئەمە هاتووتە هەرێمی کوردستان کە بتوانێت وەکو ئۆتۆمبیلەکانی تریش سێرڤیس بۆ ئۆتۆمبیلی کارەبایی بکرێت؟ بەڵێ بە تاکید لە ئێستادا شوێنێکمانەیە تایبەت بە سیارەی ئۆتۆمبیلی کارەبایی کە لێرە بەشی چاکردنەوەی تەواوی بەشەکان دەکرێت بۆ وەک پاتری لە بەشی بنەوە یان بەشی کارەبایی تەواوی ئەو بەشانێک کە لە سیارەی کارەباییە لێرکوانە هەم دەتوانێت ماوەدەکەی دابین بکەین و هەم دەتوانانی بەشی سیانە و چاکردنەوەی بکەین. جۆینیەکان وەکو هەندێک ئۆتۆمبیلی ترەهان لە ناوچە پیشەسازیەکان دەکرێت یا وەکو چۆنڵی وەکو شەریکە چاکی دەکەن و بەبێ کێشە. بەڵێ لە ئۆتۆمبیلی کارەبایی بەی شێوازەک تەرینکردنی نییە بۆ نمونە لە بەشی وایەرەکان یان بەشی دەچون ناتوانین ئەمە ئەم بەشە تەریم بکەن. دەبێت دووبارە ئەو بەشە چاپکەینەوە وەکو دەقی بیلادی ناتوانین گۆڕانکاری بەسەدا بکەین لە خۆمانەوە جۆینی لە بۆ پێک بین. تەنها دەبێت بە شێوازێک ئیشی لەسەر بکەین وەک شەریکە. بۆ هەرێمی کوردستان ئۆتۆمبیلی کارەبایی تازەیە هەیە بە ژمارەکەی لە چاو ئۆتۆمبیلی بنزینە کەمترە. ئەو کێشانەی کە تووشی ئۆتۆمبیلی کارەباییە بن چییەوە هۆکارەکەشی چییە؟ زۆرین ئێستا ئەو کێشانێک کە لای ئێمە ڕوودا ئەو سارانە تووشی بەریەکەوتون بوون کاتە کە لە ئەمریکاوە یا لە هەڵ وڵاتێکدا ئۆتۆمبیلانە پێویستیان بەسییانە و چاکردنەوەی ڕەوانەیە دوو بەدەخرێت وە لە دوو بەش ئێستا کە زۆرینەی کەسەکان لەوێت چا ناکەنەوە ڕەوانەی هەرێمی کوردستان دەکەن ئەوانەیە کە دۆستی ئێمەە لێکوانە کە دەزانێت ئەمە ئیش لەسەر سیارەی کارەبایی دەکەین و دواتر ئێمە لێرە بوونە ئیش لە تاوی بەشەکان دەکەین. بەڵام لە کاتی بەریەکەوتن ئۆتۆمبیلی کارەبایی چەند بەشێکیە بۆ لە بەشی پایرۆفیزیکە بەشی پاتری گچکە و پاتری گەورە کۆنتاکیان لەگەیەک نامینە یان بەشی ئێڕباگەکان کە ئێڕباگەکانی بتەقی پێویستی بە سیستەم و چاکردنەوە پرۆگرامیکردنە و ئەو خەلەلانێک کە ڕوودا لە ئێمە تەواوی شەکان دەکرێت. ئەگەر سەیری ئۆتۆمبیلێکی ئاسایی بکەین زۆر باشی تێدا لە ماشینە و لە کۆمەڵی وردەکاری تر. ئۆتۆمبیلی کارەبایی لە چی پێک دێت؟ تەنها پاتریە یا کۆمەڵە شتی تریشی لەگەڵایە؟ بۆ ئۆتۆمبیلی کارەبایی لە بەشی بنەوەی پاتریەکە کە بە سیستەمێکی جوان تەوازن دابش کراوە بەسەر هەر چاکدا و لە بەشی سەرەوەی پاتریەکی 16 ڤۆڵتمانەیە لەگەڵ دوو واتر پەمپ و ڕادەتەیە کە لە بەشی پێشەوە لەگەڵ کۆمپرێسەرێک و بەشی ساردکەرەوە و لە ناوەوەی عەقڵێکی ئۆتۆپالۆتی تێدایە لەگەڵ بەشی پێشەوە عەقڵێکی
ویسفرۆنتی تێدا کە بە شێوازێکی زۆر سادە و ساکار دروستکرا کە خەڵک دەتوانانی سوودی لە ئۆتۆمبیلی کارەبایی وەربگری و دۆستی ژینگەی ئۆتۆمبیلی کارەبایی. ئەوەی کە دەبینرێت ئەم پاتریە گەورەیە، ینی تەواوی ئۆتۆمبیلە کارەبایەکان پشت بەم پاتریە دەبەستن. کاکاوڕێم پاتری لە چی پێگاتۆ، تواناکەی چەندە؟ بۆ من ئەم پاتری لیسیۆمە شەریکەی بیوایەتی بەرهەمی دێن دێت کە تەواوی ئۆتۆمبیلە کارەبایەکان پاتریەکەیان بەم شێوازێت تەنها هەندێک گۆڕانکاری بچووکی بەسەردادێت و ئەم پاتریە تۆڕکەی لە ڕێگای مانتۆڕێکەوە دەدات بە بەشی ئۆتۆمبیلە بوون لەگەڵ ئۆتۆمبیلێکی سینگل مانتۆڕ بێ لە ڕێگای درێم شتەکانەوە لەگەڵ قوتی ئەم پاتریەوا دەکات ئۆتۆمبیلەکە دەست بە جوولە و ڕۆیشتن بکە. لە کاتی پێکدادانی ئۆتۆمبیلەکانە ئەم پاتریانە چۆن تووشیەوە دەبن، ینی هیچ شتێکەیە بیان پارێزێت؟ بەڵێ تاوان ئەم پاتریە بەش سەرەوەی بە درعێکی ئەو تۆ داپۆشراوە و لە کاتی هەر بەریەکەوتنێک پایرۆفیزێکمانەیە لەم بەشەکە دیارنیە کە دەبیتە هۆی تەقان و سیستەمی تاوای ئۆتۆمبیلەکە لە کار دەکەوێت. هیچ مشکلێک بۆ ئۆتۆمبیلەکە دروست ناکە و سەیفتی زۆر لە سایری بنزین بەقوترە بۆ شفێت. کاک هاوڕێ لە کاتی ڕۆشنە ئۆتۆمبیلە کارەبایانە کێشەکەی دیاری دەکرێت؟ بەڵێ دەتوانین کێشەکە لە کاتی ڕۆشتن دە دیاری بکەین وتوان ئێستاش چێک بکەین بە ئۆتۆمبیلەکە. ئێستاێک لە ئۆتۆمبیلە کارەبایەکان تاقی دەکەینەوە بزانین کێشەی چییە یاخود ئەگەر کێشەیەکە بێت چۆن دیاری دەکرێت. کاگاوڕێ ئۆتۆمبیلانە هیچ سویچێکیان نییە؟ بەڵێ ئەم کارتە سویجی ئۆتۆمبیلەکەیە. بەس ئەمە بەڵێ توان لێرە دابنی ئەمە شوێنەکەیتی. لە باتی سویز تەنها دەتوانیت بەم کارتە کار بە ئۆتۆمبیلەکە بکەی لێرە دادەنرێت. کاک هاوڕێ ئێستا ئەگەر کێشەیەکە بێ دەتوانین لە ئۆتۆمبیلەکە پێمان دەڵێ لە ڕێگەی ئەم شاشەوە؟ بەڵێ بۆ نەوەک ئەم بەش لەرم ئاگادارمان دەکاتەوە کە خەلەلەکە لە بەشی ئۆتۆمبیلەیە دواتر لێرە ئەمە دەچینە سەر بەشی سێرڤزەکە لێنەر هەر خەلەلەکەبی ئەمە ئاگادارمان دەکاتەوە. لە ڕووی ماپەکەیەوە ینی چۆن لی بەبێ ئینتەرنێتیش کار دەکات؟ بەبێ ئینتەرنێت کار دەکات بۆ نمونە لەگەڵ قەمەرەسنای ڕاتە بەبێ ئینتەرنێت ئێستا کام شوێنە دوێ دیاری دەکەی دەتوانین لەبەر شارەت شپێکە لێرە دەبیتە کامێرە. تایبەتمەندی ئەم ئۆتۆمبیلانە لە ڕووی بارگاویکردن و بەرگەکردنی پاتریەکان و دانانی وێزگێکی تایبەت بۆ بەرگاویکردنی ئۆتۆمبیلی کارەبایەکان لە هەرێمی کوردستان چۆنە، بە تایبەتی شێوازی چارجەکان چۆنن لە ڕێگای ئەندازیاری تایبەتمەندەوە وەڵامی ئەو پرسیارانە وەردەگرینەوە. ئێوەکو کۆمپانیایشی ناوخۆیی مەسەلەن ئەم چارجانەتان داناوە لە چەند شوێنێکە لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت ئەوەی بۆ خەڵک گرنگە شێوازی بەکارهێنانەکەیەتی هێزی ئەم چارجەیەکەم ئۆتۆمبیلی پێشەحنە بێت چۆنە؟ ئەگەر بێن پێشەچی باسی بەرنامەکەمان بکەین وەکو کۆمپانیا ئێستا کە لە هەولێر و لە سلێمانی لە دهۆچیش هەیە و لە کۆیش لە زۆربەی شوێنەکانەمە جیهازی بۆ شێوازەمان هەیە و ئەوانە پێی دەڵێن جیهازی دیسی ئەوەی کە لە ماڵەوە بەکار دێتن کە خەڵک گلەی لەوەی هەیە کە زۆر کاتی دەباتن ئەوە ئەیسیە و دیسانەوە لێرانە ئەو جیهازانە خێراتر پڕی دەکاتەوە ینی مەسەلەن ئەو شەحنەی ئەو سیارەی ئەگەر لە ماڵەوە بە 9 سەعات بیتن لێرە بە 9 سەعات تەواو پڕی دەکاتەوە و ئەوە یەک لە شتەکان لە مەسەلەی شێوازی بەرنامەکەش ئەگەر باسی بکەین بەرنامەکەمە ئەپلیکیشنەکمان دانایە لەسەر مۆبایل کە کاری پێ دەکرێت لە بۆ بەکارهێنەرانە ئەو ئەپلیکیشنە دێت لە کاکار ئاسانیت لە بۆ دەکاتن ئەتۆ هەر زۆر بەوەی ئاسانی ئەوەی دەی لەسەر سیارەکە دایدەنێ و لە مۆبایلەکەی خۆت لۆکیشنەکەی خۆت شوێنەکەی خۆت هەر دەبژێری و دەستی پێدادەگری و دەست بە شتانکردنەوەی خۆی دەکاتن. باشە ئێستا حکومەت هەرێمی کوردستان کار لەسەر کارەبای 24 کاتژمێریەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان چەند گەڕەکێکی کردوتەوە ئەمە ئاسانکاری بۆ ئێوە زیاتر ناکەوەکو کۆمپانیاکە؟ بە دڵنیاییەوە ئەوە ئاسانکاری لە بۆ هەموو کەسێک دەکاتن نەک تەنها بەکارهێنەریش مەسەن ئاسانکاریی زۆر بازوریە بووی لەبەروی ئەو کاتە دەتوانی سیستەمی ئەو دیسیە لە هەر گەڕەکە دانەیەک دابنی لە هەر گەڕەکە چەندانەیەک دابنی ینی هەم بەنزیخانەکانیش کە دڵنیام لە داهاتوش بەنزیخانەکان کو بەنزینیان ئێستا دانایە شوێن بە شوێن ئەوهادایانە وە کارەبایەتەکانیش پێویستیان پێوەیە چەندجەیەکی لە بۆ دابنێ لەبەروی دڵنیا بە سیاری کارەبایی داهاتووە لەناو خەڵک وا بڵاوبوویتەوە کە ئەو سیارانە بەشی 2 سەعاتەیان چەند سەعاتێک خۆی دەگرینە بۆ شێوازنی باش
شتەکە بۆ شێوازە ڕاستکەین و سیارە کە بنزینە مثلەن 80 کیلومترە 100 کیلومتر تانکەکەی بە شێوە دەکات لە پاتری سیارینە ئەسڵەن زیاتریش خۆی دەگریتن هەمانە مەسەن 400 کیلومترمانێ سیارەمانە 550 کیلومتر هەمانە 800 کیلومتر کە تێسلا دایمەزراندە ئەوەش کە ئەتو تەمەشای ئەگەر حساب بکە ئێرە لە بۆ دهۆک ئەتوو بەسەن بە 190 کیلومتر بچی ئەتو دەتوانی بێ و بگەڕێەوە بە ئیسراحەتی خۆت و ئەو جەبیخیوە سەر شەهر. ئێستا بەڕێستان ئۆتۆمبیلەکەی خۆتان چارج دەکرد شەحن دەکردەوە ئەمە ئاساییە لە هەموو شوێنێک وەکو ئەندازیارێک ئەم ئۆتۆمبیلانە شەحن بکەیتەوە یا خۆت پلاکەکانی فەرقی هەیە بەڵێ ئاساییە دەتوانیت ئۆتۆمبیلەکانت لە هەر شوێنێک کە شەحنی بکەی و کە شەحنەکەی لێ هەیە بەس بە جۆرەی پلاکەکە بەڵێ پلاکەکان فەرقی هەیە کە ئێستا لە کوردستانە دوو زۆرە سیارە داخل دەکرێتن هەندێکیان پۆرتی ئەوروپینە و هەندێکیشیان سینینە کە جیهازەکەی مەش ئەوروپیا لە بۆ ئەوەی کە سیارە ئەوروپیەکان هیچ کێشەیەکیان نابی لە شەحنکردنەوە بەس سیارە سینیەکان کێشەیان دەبیتن لە بۆ ئەو کێشەکەشیان دەبی ئەداپتۆری بەکاربێنن تەمان ئەداپتۆر بەکارهێنانیش هەموو کاتێک بەردەست نییە و بەکارهێنانیشی باش نابی لە بۆ سیارە ئێمە چۆن چارەسەرەکریسە هاوڵاتی ئۆتۆمبیلی کڕیوە کارەبایە و چارجەکە یا پلاکەکەی سینیە چی لێ بکەم لۆ چارەسەرکردنەکەی دەبی حکوومەت قرارێکی دەربکاتن لۆ داخلکردنی سیارەکان کە دەبی بە یەک شێواز داخل بکرێن یاخود ئەوروپی بیتن یاخود سینی بیتن ئێوە مەسەرەن کۆمپانیایەکەن لەو بوارەیە کار دەکەن ینی پێویستە ڕێنمایی بدەن بە هاوڵاتیانەوەی کە ئۆتۆمبیلی کارەبایی بەکاردێنن هیچ هەنگاوێکتان ناوە لە بوارەوە کە ڕێنمایی بدەن بە خەڵک بۆ پێویستیشە لەسەر ئەو شۆفێرانە یا و هاوڵاتیانی کەم ئۆتۆمبیلانە دەکەن زانیاری وەربگرن بەڵێ بە دڵنیاییەوە پێویستە کە زانیاریی تەواو وەربگرن لە بۆ ئەو بەکارهێنانی سیارەی کارەبایی لە بۆ ئەوەش ئەمە بە هەموو شێوازە یارمەتی کەسەکان دەدەین کە سیارەی کارەباییان هەیە کە گروپمان هەیە لە گروپەکە دەتوانە قسە بکەن یاخود ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن وەروەها لە چەند شوێنێک کە جیهازەکانماندانایە نەفەریشی لەسەرە کە نەفەرەکان بە هەموو شێوازە یارمەتی خەڵکەکان دەدەن کە دێن کە سیاریان شەحنکەنەوە. بە شێوەیەکی گشتی دوو جۆر ئۆتۆمبیلی کارەبایی لە بازاڕەکان بوونی هەیە و کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت لەوانە ئۆتۆمبیلی کارەبایی تەواو کە بە پاتری کار دەکات و ئەوەی دیکەش جۆری هایبرێتە بەکارهێنەران و فرۆشیارانی ئۆتۆمبیل چی دەڵێن لەو بارەیەوە؟ بەنسبەت ئەم سیارەوە ئەمە من بۆ ماوەی 2 ساڵ و 4 مانگە لەلامە ئەم 2 ساڵ و 4 مانگە سیارەی بەدیلم نەبووە بە بەردەوام ئەمەم بەکارهێناوە بۆ ئیش و کاری ڕۆژانەی ناوشار و دەوام و ئەمانم زائیدەن بۆ ئەو سەردان و سەفەرانەی کە کردو من لە شوێنی دوورەوە بیگرەوەکو و هەورامان و هەڵەبجە و سلێمانی هەتا ئەملا بۆ لای دهۆک و مووسڵ و ئەوانم هەموو پێ کردووە بەنسبەت عتەڵات و بەنسبەتەوەی کە ئەگەر ئێستا ئەو قەلقی کە هەیە بەشێکی شاحنە بەشێکی ئەوەیە کە ئەڵێگەر من ئەشیای هەیە یان خەڵکێک پرسیاری ئەمە ئەکام الحمد تا ئێستا عتەڵاتیان نەبووە چونکە ئەم سیارانە پێم وایە ئەگەر عتەڵاتیشیان هەبێت جیاواز لەو عتەڵانەی کە سیارەی ئاسایی هەیەی خوا نەخواسە لە ڕووداوێکی هاتوچوە یان سەرفکردنی تایە سەرف چوزانم هەر شتێکی لەم بابەتانەیە لە شوختە لە شکانە لە شتێکی ئەوە ئاسایی وەکو ما بە قسیارەکانی ترە ئەگینا شتەکانی تریان هەمووی سۆفتوێرە هەمووی ئەوانیشی هەمووشی بە بەرنامج بە پرۆگرام ئێستا هەیە شەریکاتەیە کۆمپانیا هەن خەڵکێک هەیە توانی با بڵێن گروپاتێ هاوکاری یەکتر بین تا ئێستا ئیسفادەی لێکرا بۆی تا ئێستا ئەو عتەڵانەمان هیچ توش نەبوون پێچەوانەی مەسەلەن تۆ سیارەی تر ئەگەر بەنزینی خراپ زیان بە بزوێنەرەکە و بەگێ ڕوومەکینەت بگەێنێت ئەمان ئەوەشیان نییە لە حاڵەتی ئاسایی جارانە بە سیارەی بەنزین تقریبا $200 مەصرفت ئەبوو لە بەنزینە بە حکمیەوەی تۆزێک هاتوچۆمان زۆر بوو ئەگەر هاتوچۆ سەفەرێکی تایبەتت نەبووایە لە حاڵەتی طبیعیە بۆ یەک مانگ بە تقریبی $200 ئەویست ئێستا مەسەرەن وەلو ڕزق لای خوایە ئێستا ئەو $200 چۆنەڵی ئەگەڕێتەوە ئەی هەر ناوێکی لێ ئەنی
محەممەد سەبارەت بە پێشانگاکانی ئۆتۆمبیل بە تایبەتی ئۆتۆمبیلی کارەبایی هایبرێت ئەمانە خواستیان چۆنە لەلایەن هاوڵاتیانەوە؟ کاک دیاری بەنسبەت ئۆتۆمبیلی کارەبایی شتێکی نوێیە بابەتێکی نوێیە لە کوردستان خەڵک ڕاڕایە تۆزێ بیکڕم باشە نەیکڕم باشە کێشەکانی چیە ئەگەر بێت و بیکڕم و قازانجەکانی چی ئەگە بێت و بیکڕم سەبارەت بە کارەبایی جارێ پێشەچی کارەبایی بەخۆی وەکو مارکەی تێسلا ئەمە کە باسی دەکەین شتێکی زۆر باشە بەڵام لە بەکارهێنەرێک بۆ بەکارهێنەرێکی کە دەگۆڕێ نەفەر هەیە مەسەلاً ئەو مەجاالەی نییە شەحنی کاتەوە هەر جارێکی مەسەلاً تێسلا لە 0 تا 100 ئەگەر لە ماڵەوە شەحنی بکەی لەوانەیە 18 سەعاتی بوێ بەڵام ئێستا لە بەنزیخانەکان لە شوێنە کافتریایەکان شەحنی خێرا هاتووە ئەو شەحنە خێرایە بە نێزیکەی 40 دقە بۆ سعاتێک لە سفرەوە بۆ دەگەینتە 100 بە نسبەت مەودای ڕۆیشتنەکەی چۆنە ئەوانە بەخۆی سێ جۆریان هەیە یەکیان سینگل ماتۆرە یەک ماتۆڕی پێڵێن یەکیان دووەل ماتۆرە یەکیشیان پێرفۆرمانسەکە دەبیتە سێ ماتۆر بەقوەتر دەبێت دووەل ماتۆڕەکە دەبێت بە دەبڵ ئەکسل دوو ماتۆرە سینگل ماتۆڕەکەش تەنها لە پشتەوە دەفعی دەکاتن لە تایەکانی پشتەوە خواستێ لەسەری لەیان هاوڵاتیانەوە ئێستا بە نزیکەی 4 بۆ 5 مانگە خواستی یەکجار زیادی کردەوە لەلایەن خەڵکەوە خەڵک چکە بەکاری هێنا خزم و کەسانی مادەیکڕێ لی دەپرسنەوە چۆن نییە دەلێ زۆر باشە ئاوایە خەڵکەکی زۆر لە ئێستادا خواستێکی باشی لەسەرە ئەوەی کە بۆ خەڵک گرنگە نرخەکەیەتی هەم بۆ ئۆتۆمبیلی کامل کارەبایی هەمیش بۆ هایبرێت چەنە ئای نرخەکانیان لە چەنەوە دەست پێ دەکەن جارێ بە نسبەت کارەبایی نرخەکانی جێگیر نییە کاک دیاری لەبەرەوەی ئێمە کۆمپانیایمان لە ئەمریکاوە بۆ خەڵکیش دەیکڕێ و ئەمە لێرە دەفرۆشینەوە بە خەڵک لە ئەمریکاوە بۆی بکڕین وەکو لەگەر هەولێر $2000 $1500 فەرق دەکات لە هەولێر چۆنە حەسەب دامەکەیەتی حەسەب مەسەلاً خاوێنی سیارەکە دەگۆڕێتن ئەسعارەکان بەڵام بە شێوەیەکی عام دەتوانم بڵێم لە دەفتەر و نیوێکەوە تاوەکو 3 دەفتەر سعرەکانی دەگۆڕێت بەڵام ئەنی هەر کەسە بە جۆرەی ینی ئیمکانیەتی خۆی دەیەوێت ئەو شتەی بکڕیتن مەسەلاً ئەو جۆرەی کە لە خەیاڵیدا هەیە بە جۆرەی ئیمکانیەتی خۆی بکڕیت. داتا و ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ ئەوە دەخەنە ڕوو کە هاوردەکردنی ئۆتۆمبیلی کارەبایی بۆ هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە. هەدەف لە هاوردەکردنی ئۆتۆمبیل یاخود ئاسانکاری بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیلی کارەبایی دوو هەدەفی هەبوو یەکەمیان اقتصادی کە لە ڕووی اقتصادیەوە سوتەمەنی کەمترەوێ و هەدەفە سەرەکەکەی ئەوە بوو لە ڕووی ژینگەوە بەبە لە بەرچاوکردنی بارودۆخی اقتصادی و خەڵک و ژینگەی هەرێمی کوردستانیش لەسەر فەرمانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەینۆ لە 25/5/2022 لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران بڕیار دەرچوو بە لێخۆشبوونی ئۆتۆمبیلی کارەبایی ئۆتۆمبیلی کارەبایش هەم ئۆتۆمبیلی فول کارەبایی دەگرێتەوە و هەم ئۆتۆمبیلی هایبرێت کە هایبرێدی پێ دەڵێن بنزین و کارەبایە یاخود هاوبەشە دەیگرێتەوە ئەوەش بۆ ئەوە بوو کە لە مانای ئەوە دەگەینێت کە حکوومەتی هەرێمیش گرنگی بە لایەنی اقتصادی و بەبزات لایەنە گرنگەکەی ژینگە دەدا کە چەند ئۆتۆمبیلی کارەبایی لە شەقامەکان زیاتر بن ئەوەندە لە ڕووی اقتصادیەوە و لە ڕووی ژینگەیشە و مەترسی کەمتر دەبێتەوە سەبارەت بە ڕێکارەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل تەعامل لەگەڵ ئۆتۆمبیلی کارەبایی وەکو ئۆتۆمبیلی ئاسایی یەک شتە
تەنها جیاوازیەکە ئەوەیە کە ئۆتۆمبیلی کارەبایی و هایبرێت بەخشراون لە باجی گومنی ئەگەرنا لە ڕووی پشکنینەوە لە ڕووی تۆمارکردنیانەوە و ڕێکارەکانی گومرەکردنیانەوە ئەوانە هاوشێوەی ئۆتۆمبیلی ئاسایی پشکنینیان بۆ دەکرێت بەڵام پێویستە ئۆتۆمبیلی کارەبایی بە میکانیزمێک بسەلمێنرێکە کارەبایە تاکو لێ خۆشببوونی بۆ بکرێت کە لە کۆمپانیایەکانی پشکنین بە لێژنەیەک ئەوە سەلمێنن لە ژێر سەرپەرشتی کوالەتی کۆنتترۆلی جۆری لە سنوورەکە. داهاتووی ئۆتۆمبیلی کارەبایی ئومێد بەخش دەردەکەوێت پێشبینی دەکرێت لە ساڵانی داهاتوو گەشەیەکی بەرچاو بەخۆیەوە ببینێت سیاسەتەکانی حکومەت و پێشکەوتنی تەکنەلۆژیا پاڵپشتی تەواوی ئەو ئۆتۆمبیلە کارەبایانە دەکەن. بۆ نمونە گرێبەستی سەوزی یەکێتی ئەوروپا ئامانجی ئەوەیە کە ئۆتۆمبیلی سفر دەردانی گازی ژەهراوی بە ڕێژەی 100 و فرۆشی ئۆتۆمبیلی نوێی کارەبایی تا ساڵی 2035 پێک بهێنێت.